بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی پرسی گەندەڵی لە عێراق هۆکار و چارەسەریەکان چین دەبێت چه ڕێکارێ بگیرێتە بەرگفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئەحمەد سەراجی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا لەگەڵماندا. بەڕێز ئەحمەد سڵاوتان لێ بێ و کاتتان باش. چەندین سەرۆکوەزیرانی یەک لە دوای یەکی عێراق دێن و دەڵێن ڕوبەڕووی گەندەڵیە بینەوە، گەندەڵی چارەسەرەکەین، بەڵام هیچیان ناتوانن بیکەن. بۆ لە سەرەتادا سڵاوتان لە ئێوە سڵاو لە ئێوە لە بینەرە بەڕێزەکانتان. هەروەها وەک دەشزانین پرسی گەندەڵی دوای ساڵی 2023 پرسێکی بەوە لە عێراق و تا دێتیش فراوانتر دەبێت لێرە و لەوێ. هەروەها ئەمەش لە خستنە ڕووی دەگەڕێتەوە بۆ خستنە ڕووی دراو. هەروەها هەموو کەسێک باسی ئەوە دەکات، هەمووش کەسێکش ئەوە دەزانێت کە حەزبەکان باڵادەستن لە بازاڕی ڕاش، هەروەها لە بازاڕی هاوتاریب لەسەر حسابی هاوڵاتیان پارە بە قاچاق دەبن. بۆیە من لەو باوەڕدا من باوەڕم وایە کە سوودانی ناتوانێت، حکوومەتەکەی سوودانی ناتوانێت ڕوبەڕووی ئەو کێشە داراییانە ببێتەوە، ئەو قەیرانە داراییە ببێنێتەوە، چونکە هەندێک لایەنی خاوەن هەژمون تێیدا سوودمەندن. هەروە من چەندین جار پێشنیازێکم پێشنیاز کردووە کە گوتومە کە نیوەی موچە پێویستە دەوڵات بە دۆلاردا بەشی بکات و نیوەکەی تر بە دینار بۆ ئەوەی بازاڕی هاوتاریب هاوسەنگ بکرێت، بەڵام تا ئێستا ئەمە لە بەرچاو نەگیرەوە. ئەمە ئەو قەرزانەی کە دەکرێن کاشیان لەسرە، فایزیان لەسرە. بۆیە ئەمە پرسێکی قوڵە پەیوەندی بە دەستە ئابوووریەکانەوە هەیە، پەیوەندی بە حزبە خاوەندە سەڵاتەکانەوە هەیە. بۆیە سوودانی ناتوانێت هەرگیز ئەو دۆسیە چارەسەر بکات. تەنانەت ئەمریکاش لەوانەیە ناچار بێت هەندێک ڕێککاری تایبەت بگرێتە بەرامبەر بە عێراق کە حکوومەت ناتوانێت چارەسەری ئەم کێشەیە بکات، چونکە کێشەکە لە نێوان حزبەکان و گەلی عێراقیدایە. من بۆیە لەو باوەڕدا من داوا لە حکوومەت دەکەم کە ئەو بابەتە زۆر بەهانتوار بگرن بۆ چارەسەرکردنی کێشەکانی دارایی لە وڵات، هەروەها ڕێگری لە بە قەچاقبردن ببەن و چیتر لەسەر قوتی خاڵک لەسەر حسابی خاڵک بازاڕی دراو بەم شێوەیە بەلا ڕێدا نەبرێت. هەروەها دەبینین ئەمڕۆ کە دابشکردنی موچەش تەنانەت چەندین قەیرانی بەدواوەیە لە سیولەش کێشەی زۆربان هەیە. کەوا بێت لە عێراقدا سیستمی دارایی بەدەست حکومەت نییە، بەڵکو بەدەست ئەو حیزبانەیە کە هەژمۆنیان هەیە. بەڵێ دەست خۆش ڕاستە، ئەمە حکوومەتی عێراقی تەنیا پایکەرێکە، بەڵام لە ڕاستیدا حەزبەکان وڵات بەڕێوە دەبن. دۆسیەی سەربازی، دۆسیەی ئەمنی، دۆسیەی دارایی هەمووی هەر لەدەستی گروپەکان و حەزبەکانە. هەروەها ئێمە لە کاتێکدا خاوەند دووەم دەوڵەتی یەدەگین لەسەر ئاسی جیهان یەدەگی نەوتمان هەیە. ئێستا ئەوەی لە بەغدا دەبینێت تەنیا بێکاریە و تەنیا نازانم چۆن باسی بکەم. بەڕاستی بێکاری باڵی بەسەر عێراقدا کێشاوە، هەروەها لە ڕووی خزمەت گوزاریەوە دواکەوتوترین وڵاتە، بەڵام لە کاتێکدا دەبینین لە یەدەگینە و دووەم وڵاتە لەسەر ئاسی جیهان. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە گەلی عێراق بەدەستیەوە دەناڵێت حزبە سیاسیەکان تەنیا بیر لە بەرژەوەندی خۆیان دەکەنەوە و هیچ پرۆژەیەک نبینیم بۆ بنیاندانی وڵات و بەرەو پێشبردننی وڵات و هەر یەکە و لە بەرژەوەندی گیرفانی خۆی خزمەت دەکات. و دەبینین کە تەنانەت تەلاعب و مەماڵە لە کەرتی داراییشە دەکرێت بۆ خزمەتکردنی گیرفانی خۆیان و قوتی خۆیان و لەسەر حسابی قوتی خاڵک. لە هەر وڵاتێک ئەو نووسنگە و ئەو جۆرە دەستانە هەبێت ڕوبەڕووی کێشەی دارایی دەبێتەوە. ئەوەی لە عێراقەیە لە هیچ وڵاتێکدا نییە. وەک دەشزانی گەلی عێراق باجی ئەم ناهاوسەنگیەی دەداتەوە کە ئێستا لە بازار دراوی لە عێراقدا هەیە. هەروەها کارتی بانکیش دەبینین دەسەڵاتەکە هەموو لە دەستی بانکە هەلیەکانەوە، بانکە حکوومیەکان هیچ دەسەڵاتێکیان بەدەستەوە نییە. بەڵێ بەڕێز سەراجی کەوا بێت وڵاتێک سیستمی داراییەکەی بەدەست حەزب و گروپە چەکدارەکان بێت،
هەندێک لە باج و ڕسومات و دەواازەکان هەر بەدەستی حزب و گروپە چەکدارەکان بێت ئایندەی بەرەو شۆڕە. ڕاستە ئەمە پرسیارێکی زۆر زۆر گرنگە دەست خۆش بیت ئەمڕۆ کێشەکە ئەوەیە کە کێشە لە پارە 1970 لە سەدای بۆ داهاتی عێراق لە نەفتەوە بەدەست دەهێنرێت لە کاتێکدا ئێمە دەواازای سنووریمان هەیە ئێمە فڕۆکەمان هەیە ئێمە گومرگمان هەیە لە چەندین شوێنی دیکەوە داهاتمان بۆ دەگەڕێتەوە بەڵام 1970 داهاتی ناوخۆی عێراق دەبینین بودجە تەنیا لە دەوتەوە دێت کەواتە هەندێک لایەنی دیکە هەن کە دەستیان بەسەر ئەو داهاتی ئەو دەواازە سنووریەکان و فڕۆکەخانە و گۆمرگ و ئەو شوێنانەدا گرتووە بۆیە ناگەڕێتەوە بۆی ئایا ئێمە هیچ کاتێک هیچ بەرپرسێک ئەو پرسیارێک کردووە کە ئایا بۆچی لە 1970 ئەو داهاتە تەنیا لە داهاتی نەوتەوە لە کاتێکدا زۆرترین داهات لە خاڵە سنووریەکان و گۆمرگ و فڕۆکەخانەکان دەستمان دەکەوێت ئێستا کاتی ئەوەیە وڵات ئەم سیاسەتە وڵات بەرەو وێرانکاری دەبات و چاوەڕێی خراپتریش دەکەین لە داهاتوودا چارەیەکی ڕەش چاوەڕێی عێراق دەکات ئەگەر بەم شێوە بەردەوام بێت بۆیە پێویستە بیر لەو بابەتە بکاتەوە و ئەو بابەتە زۆر بە هەندوار بگرێت چونکە وڵات بەرەو وێرانی ئەو دۆخەی دارایی و گەندەڵی لە عێراقەیە تەنها عێراق خۆی لی بەرپرسە یاخود وڵاتانی جراوسێوانی هەژمونان هەیە لە عێراق دەستیان لەم پرسە هەیە بەدڵنیاییەوە ئەو وڵاتانە دراوسێش ئەوانش هەر یەکەیان بیر لە بەرژەوەندی خۆیان دەکەنەوە تەنیا بۆ خۆیان کار دەکەن و بەهانەی ئەمریکاش ئەوەیە کە پارە بە قاچاق دەبرێتە وڵاتی ئێران هەروەها ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە هاوڵاتی عێراقیت بەدەست دەرەنجامەکانی ئەو هاوکێشەوە بناڵێنن ئەمە بەشێکە لە کێشەکە تەنیا عێراق نییە ئەو وڵاتانێک کە لە دراوسێشن و لە ناوچەکەشدا هەن هەوڵ دەدەن تەنانەت تورکیا و سووریا و ئیمارات و هەموو ئەو وڵاتانێک هەوڵ دەدەن دراوی سەخت بۆ خۆیان ڕابکێشن یاخۆ دۆلار لە عێراقەوە بۆ خۆیان ڕابکێشن ئەمانە هەموویان بەرپرسن لەو دۆسیە بۆیە کێشە سەرەکیەکە لەوەدایە کە هیچ فلتەرێک دانەدراوە بۆیە ئەمە شوای کردووە کە جیاوازیەکی زۆر لە نێوان بازاڕی هاوتەریب و بازاڕی فەرمیدا هەبێت لە نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی هەموو ئەم کێشانەش پێویستە ڕەگ و ڕیشەکانی پێویستە چارەسەر بکرێن تاوەکو بەڵێ وەک واتە هەموو هەر کەسێک دێتە سەر دەسەڵات تەنیا باسی ڕوبەڕووبوونەوەی گەنداڵی دەکات و دەکات تەنیا بە دروشم بەڵام لە ئەرزی واقعدا هیچ جێبەجێکردنێک نییە. بەڕێز سەراجی ئەگەر حکوومەتی عێراق دەسەڵاتدارانی عێراق گوێ لە کەسانی شارەزای وەکو جەنابتان و کەسانی دیکە ناگرن کە پێشنیارەکەن بۆ چارەسەربوونی دۆخی سیاسی ئابووری عێراق بنبڕکردنی گەندەڵی ئەی چیەکەن بەچی چارەسەری ئەم دۆخاکەن هیچ شتێکی تریان لەبەردەستە؟ هیچ شتێکی دیکە نییە هیچ ئالتەرناتیڤێک نییە کێشەی ئەمڕۆی عێراق لە باکوورەوە تا باشوور هەمووی پەیوەستە بە چارەنووسی نەوتەوە ئەگەر نرخی ناوت بەرز بۆەوە ئەو کات داهاتێکی باش دەبێت بۆ نمونە ئەمڕۆ چانسی عێراقە کە دەبینین بەهۆی جەنگی ئۆکرانیا نرخی ناوت بەرز بۆتەوە ئەمەش داهاتێکی زۆری بە عێراق گەڕاندوتەوە بەڵام هەندێک جار کە نرخەکەیدا دەبەزێتن ئەوە وڵات بەرە وێرانی دەڕوات بۆیە پێویست ناکات عێراق چیتر بیر تەنیا لە ناوت بکاتەوە بۆ داکۆکردنەوەی داهات بۆ بودجەی وڵات پێویستە بیر لە کشت و کاڵ بکاتەوە لە کارتی پیشەسازی بکاتەوە لە کارتەکانی دیکە بکاتەوە بۆیە من لێرە داڵێم پێویستە ئێمە بە دوای بە ئالتەرناتیڤ و جێگرەوەدا بگەڕێن لەبری ئەوەی چیتر پشت بە داهاتی نەوت بەست. بەڵێ بەڕێز ئەحمەد سەراجی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵماندا بوو. سپاس بۆ شرۆڤەکانتان و بۆ کاتێ بێمەتاندا.